سیدا ئەمڕۆ ساعت 6:50 فڕۆکە جەنگیەکانی تورکیا گوندی بەدکوڕانی بناری قەندیلیان بۆ دوومان کرد، دواتر ڕێگای کورتەکیان بۆ دوومان کرد، ئەو ڕێگای کە دەڤەری سۆران و چۆمان و قەسری و حاجۆمەران بە پشدەر و سەنگەسەر و ڕانیە و بیتوێنەوە دەبەستێتەوە. لە ئەنجامدا سارێکی بنەماڵەیە یا هاوڵاتیە کە خۆی و خاو خێزانی ناو سارەکەدا بوون بەرکەوت بەداخەوە لە ئەنجامی بۆدومانەکە یا لە ئەنجامی لێدانەکە سێ کەس لە یەک بنەماڵە شەهید بوون بە ناوی عەبدوڵڵا ئاڵی مینە و کوێستان عەبدوڵڵا ئاڵی و هەدیات عەبدوڵڵا ئاڵی کە هەر هەمویان ینی چۆن بڵێین ئەندامی یەک خانەوادەن. پێنج کەسیشیان بریندار بوون بە خەستی دوای ئەوەی کە بڵێن فریای بریندارەکان کەوتون گەێنراونە خەستخانەی سەنگەسەر و دواتری شێنراون بۆ نەخۆشخانەی ڕانیە بەداخەوە هەریاد لە خەستخانەی ڕانیە گیانی لەدەستدا و شەهید بوو. ئەوان تریج بریندارەکان بەشێکیان بەڕێکراون بۆ سلێمانی و هەندێکیشیان هەر لە ناو خەستخانەی ڕانیەدا ماونەتەوە. خەوە تا ئێستا دوو لە شەهیدەکان کە ناو سارەکەدا سوتاون تا ئێستاشی لەگەڵدا بێ هەر لە شوێنی خۆیان ناو سارەکەدا ماونەوە دەرباز نەکراون. هەموو ئەو ڕووداوانەی کە ڕوویانداوە لەو سنوورە سەری خۆمان ناگەدا کردوێتەوە، بەڵام ئەوە پەیوەندی بە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستانەوە چۆن مامەڵەیە هەڵسوکەوت لەسەر لەگەڵ ئەو ڕووداوە سیاسیانە دەکا. ڕاستەکەی وە کاری ئێمە نییە وەکو قامقامێتی قەزای پشدار بۆ ئەوەی چۆن دەڵێ تەسریحی سیاسی و یا بڕێ تەسریحی ڕسمی لای ئێمە نییە، لای سەرۆکایەتی حکوومەت و وەزارەتی پەیوەندیدارە. ئەوەی کە پەیوەندی بێمەوە بێت لە ڕووی ئیدادیەوە لە ڕووی مەسئولیەتی قانونی و ئیدادیەوە ئێمە بە هەموو ئەو ڕێکارانەی کە پێویستە دەگیرینە بەر بۆ ئەوەی بتوانین قەرەبوویان بکەینەوە.